سڵاو بینەرانی بەڕێزاوی داکۆک لە وڵاتی بەریتانیا لە چوار شاری جیا هەڵسا بە ڕێخستنی چالاکی بۆ پشتیوانی مامۆسایانی هەرێمی کوردستان. منت لێ دیارە کوڕە هەژارەکەم، منت لێ دیارە ژیان پڕ لە بژارەکەم، منت لێ دیارە تێکۆشەری بێمەعاشم، منت لێ دیارە ڕەنج بە بەلاشم. جاش جاش دەستەڵات کوانێ داهاتی وڵات حکومەتی پینە و پەرۆ یەکسپایەری تڕۆ سیقەت نەماوە بڕۆ بریتانیا هەڵسان بەڕێکخستنی چالاکیەک بۆ پشتگیرکردن لە مامۆستایانی ناڕاستی لە هەرێمی کوردستان کە دەسەڵات بۆ ماوەی چەند ساڵێکە بێباکانە هەستاوە بە لێبڕینی موچەکانیان وە خواردنی ماف و داواڕەوەکانیان. بۆیە ئێمە پشتگیری خۆمان بە تەواوەتی بۆ مامۆستایانی هەرێمی کوردستان ئەخەینە ڕوو. ئێمە کوردانی بەریتانیا لە شاری بێرمیگام هەستان بەگربوونەوەیەک لەگەڵ ڕێکخراوی داکۆ دژی ئەو زوڵم و زۆرەی بەرامبەر مامۆستایان دەکرێت و هیواداری مامۆستایان بایکۆت نەشکێنن نەستنەوە هۆڵەکانی خوێندن تاکو بە یەکجاری ئەو دەسەڵاتە گەندەڵا عاقڵ دەکەن و تێدەگەن کە ئەرک و ماف چی. ئەو حکومەتە گەندەڵی عێراق بە تایبەتی یەکێتی پارتی بوونەتە هۆی بڕینی هەموو شتێک لە نێوان خەڵکو و لە نێوان حکومەتە. بۆیە ئەمڕۆ خۆپیشاندانمان کرد بۆ ئەوەی کە بتوانین هاوکاری مامۆسایان کە بناغەی کۆمەلگان بناغەی ڕۆشنبیرین بناغەی وڵاتێکن. دەسەڵاتی کوردیە بێ باش بزانێ ڕێکخراوی داکۆک بە تایبەتی لە وڵاتی بەریتانیا بێدەنگ نابێت لەسەر ئەو کەیسانەی مامۆسایان کە ئەگیرێن و هەروە بێدەنگیش نابێت لەسەر ئەو بەڕێوەبەرانەی هەرێمی کوردستان کە حیزبین کە بە تەسکێ حیزبی دامەزراون و ێسەر ڕۆشنەتەوە هەوڵەکانی خوێندن بۆ ئەوەی مامۆسایان غیابدەن. ئەو سیاسەتی بەشتکردنێکە بنەماڵەیەکێکی پارتی دیاری دەکەن لە کوردستان کە چەند مانگ جارێک نەخاشی فەرمانبەران نادەن بۆ کەسێک ناڕەزایی دەڕێ وەکو ئێرە وڵات ئازاد نییە. جێی کورداوی مافەکانی خۆمانەکەین کۆڵی تۆ لە بێرمیگام کارم هەموو کەسێک لەلایەنی پێشتیار بێ لیان کۆ بێتەوە بێدەگنەوە وەسێ داوای مافەکانی خۆتان بکەن وەکو گەنجێ هەڵساوین پشتیوانی مامۆسایانەکەین. بۆ پشتگیری لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە زیاتر لە 4 مانگە بێ مەعاشێت داوا لە سەرجەم و خەڵکی کوردستان دەکەین کە پشتگیری فەرمانبەران بکەن بۆ دابنکردنی ماف و ئازادی و دەستەبەرکردنی موچەی فەرمانبەران. مامۆستایە کە 2 ساڵ لە کوردستان خەباتم نەبووە دژی بە حکومەتە دەوەستینەوە کۆچووکە ئەو بە هەموو شێوازی دەدۆتە بینەخاقای چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردی دیا بە تایبەتی چینی مامۆستا کەوانە چینێکی پێشەنگی سەرچاوی زانست و معریفەتن لە کوردستاندا بەڵام حکومەت دەستی بەسەر هەموو جوگەکان داگرتووە ئەو چینێکی مامۆستا و ڕۆشنبیرە کەوتۆتە گیانیان و بە هەڕەشە بە زەڕی هێز و کە دەیان هەوێت بیانیەکە وڵەکانی خوێندندا بۆی ئەم بە هەموو شێوازی پشتگیری مامۆستایان دەکەین و کە شایستەدارەکانی حەق و مافەکانی خۆیان بۆ بگەڕێنەوە. دوای زیاتر لە 10 ساڵ ناحەقی نادادی دژی مامۆستایان و فەرمانبەرانی حکومەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو تاکێکی کورد وەکو چالاکوانێک هەمیشە لەسەر پێوەستاوین دژی دەسەڵاتی بنەماڵەیی و جوت حزبی کە بەردەوامن لە چەسانەوە و ستەمی دژی خەڵکی هەرێمی کوردستان. فەرمانبەرانی وڵاتی بەریتانیا هەڵساوین بە خۆپیشاندان دژی حکومەتی گەندەڵ و دز و گەندەڵ لەبەرەوەی مافی مامۆسایان نەخۆن مافی ئێمە ئەخۆن هەساون بە دەستدرێژیکردن سەر مافی هەموو هاوڵاتیەک لە وڵاتەکەمان. لە 4 شاری گەورەی وڵاتی بەریتانیا ڕێکخراوی داکۆک و چالاکوانانی سربەخۆ هەستاوین بە سازدانی گردبوونەوەیەک بۆ پشتگیری داوا ڕەواکانی مامۆسایان. موچە مافێکی ڕەوای هاوڵاتیانە، زەوتکردنی بە زۆر کارێکی ناڕەوا و ناپەسەندە. هەر بەم بۆنەیەوە من ئەمڕۆ لە شاری مانچستەرم ئەچمە لای چالاکوانان و خۆپیشاندەران بۆ وەرگرتنی لێدوان و بۆچینیان لەسەر ئەم پرسە. گربوونێکمان ساز کردووە سەبارەت بە فەرمانبەران و مامۆستایان کە دڵی ناڕزای مالەکە دڵی ناڕزایی ئەوانایە هیوادارین بایکۆت نەشکێنن هەتا نەگەن بە ماف و ئازادی خۆیان. ژۆک و گەنجانیمان سەر بەژاریمان کرد لە خۆپیشاندان بۆ پشتگیری مامۆستایان و فەرمانبەران لە کوردستانەوە. ئێمەش لێرەوە داوای مافەکانی مامۆستایانەکەین و داوای خوتی نان و گوزەرانی مامۆستایانەکەین کە بەرەو باشی بڕوات و هەروە ئێمەش بەردەوامە بین و بەشداریمان کردووە لەم گردبوونەوە وەکو ناڕزاییەک دژی ئەو هەڵوێستی حکومەت بەرامبەر چینی مامۆستا لە ڕابردوودا ئەوەی سەلماندووە کە
چینێکی خەمخۆر و بوێر و کەسی ئازا و ڕۆشنبیر و خوێنەواری پێگەاندووە لە ڕابردوودا ئەوەی سلماندووە کە بێ بەرامبەر و لە کاتی نەوەتەکاندا بۆ بێ مەعاش دەرزیداوەتەوە بەڵام ئێستا ناکرێت لە بەرامبەر ئەو مەعاش و هینانەی کە هەیە لە ئێستا بە زۆر مامۆستا بخرێتە ناو هینەکانی خوێندنەوە کە وەکو سالاگوانان و کوردانی بەریتانیا بەشداریمان کرد لە خۆپیشاندانی دژ بە دەسەڵاتی کوردی بەرامبەر مافەڕەوەکانی گەلی کورد کە لە ئێستادا بەریان کردو لە موچەکانیان و ماوەی 5 مانگە خۆپیشاندان دەکەن و هیچ هەڵوێستێک نییە بەرامبەریان بۆ وەرەسینانی مافەڕەوەکانیان. هەروە لێرە دەمەوێت پێیان ببنێرم بۆ دەسەڵاتداران و کاربەدەستانی هەرێمی کوردستان کە بەهێزە ئەمنیەکانیان بڵێن دەست لە هەڕەشەکردن و دەستگیرکردنی مامۆسایانی ناڕازی بهێن و هەروە دەنگی بۆ ئەو مامۆسانی کە دەنگی ناڕازایی هەڵدەبرن هەروە هەمڕۆ مامۆسایان و فەرمانبەران بۆ داواکردنی مافەکانیان هاتوونە سەر شەقام و هەروە ئێمەش هاتوون گربوونەوە ئەنجامداوە بۆ پشتگیرنی تەواوی مامۆسایان و چینەکاندا هاتین بۆ خۆپیشاندان بۆ پشتگیری مامۆستایان کە حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی نۆەوە 4 مانگە خۆپیشاندانەکەن گوێیان لێ ناگرێت ئێمەش پشتگیری مامۆستایانەکەین لە ماستەر ئامادەبوون بۆ پشتگیری مامۆستایانی کوردستان بۆ وەرگرتنی مافەڕەوەکانیان و داواکانی لە حکوومەتی هەرێم بەدەم داواکارەکانی مامۆستایانەوە بێن و چیتر خوێندکارانیش نەمرە قوربانی ئەم دەسەڵاتە ئامادە بووین بۆ پشتیوانیکردنی مامۆستایانی هەرێمی کوردستان کە بەهۆی زیاتر نەدانی زیاتر لە 4 مانگ موچە و ئەوانیش بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردو و زیاتر لە 4 مانگە مامۆستایان معاشیان وەرنەگرتووە بەڵام بە زەبری هێز دەیانەوێت کۆتایی بە خۆپیشاندانەکانیان بێن و هیچتر بایکۆت نەکەن بەڵام ئەوان سوورن لەسەر مافەکانیان هیوادارم بتوان مافی خۆیان وەربگرن بتوان بگەن بەو داوای ئەو مافانەی کە پێی دەگەن چیتر حکوومەت هێز و دەسەڵات بەکار نەهێنێ تاوەکو مامۆستایان بە زۆر بنێرێتەوە هۆڵەکانی خوێندن. حکوومەتی کوردی یەکێتی و پارتی کە حکوومەتێکی دیکتاتۆری گەندەڵن هیچ ڕێگەیەک و هیچ یاسایەکە نییە بوو ئەوەی کە خەڵکی بە ئازادی ڕای خۆی دەربڕێ و من پێم وایە ئەوان لەوەتەی لە پاش ڕاپەڕینەکەی 1992ەوە بە هیچ شێوەیەک بە هیچ ڕێگە و یاسایەک نەیانتوانیوە خزمەتی خەڵکی خۆیان بکەن و من پێم وایە ئەوان جگە لە دزی و گەندەڵی هیچ شتێکی تریان نەکردووە ئەوان ئەتوانن خەڵکەکەی خۆیان وەکو کوڕەکانی خۆیان کە سوکاری خۆیان بنێرنە دەرەوە بە پارەیەکی خەیاڵی باشە بخوێنن بەڵام ناتوان پارە و موچەی مامۆستایان بدەن. ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە ئازادیان قۆرق کردووە شتێک نییە بە ناوی ئازادی ڕادەربڕنی لە هەرێمی کوردستان و هەر کەسێک بێوێ ئازادانە ڕای خۆی دەربڕێ ئەوان سەرکوتیەکەن و هەوڵی تیرۆکردنیێن و بێدەنگیەکەن هەموو شتێکیان قۆرق کرد و حکوومەتە و داواکارین بە زووترین هەموو شتێ بەرەو باشتر وسێ و گەنجانی ماچستەر هاتوین لێرە سەرکۆنەی ئەو وڵاتە حکوومەتی یەکێتی و پارتیەکەین لەبەرەوەی کە مامۆسایان مافیان خوراوە لە یاسایەک چونکە مافێکی سەرەتایی خۆیانە بۆ وەرگرتنی موچەکانیان بەڵام ئەوان بە لە ڕێگەی دەرکردن و نەدادنی موچە و تهدیدکردنیانەوە کە ناتوانن ئەبێ بچنە بەر خوێندن ئەوانیش مافێکی سەرەتایی خۆیانە دوو حیزبی دوو بنەماڵی دەسەڵاتدار و ئەو کەسانیشی کەن لاو حیزبانگیفانی خۆیان پڕەکەن و چونکە پێویستیان مامۆسایان نییە بەڕاستی ئەوان پێویستیان پێ نە چونکە کوڕەکانی خۆیان هەمویان لە خوێندنگەی ئەهلی و لە خوێندنگەی ئەمریکی و لە باڵاترین خوێندنگە خوێندنەوەنیش پێویستیان بۆ مامۆسانی ئەمەش بەردەوام بن لە پشتگیرنی مامۆسایانی مەدەنی و هەر بەردەوامی بۆ شێوە. بینەرانی عزیز لێرە هاتینە کۆتایی راپۆرتەکەمان دەنگمان لەگەڵ دەنگی مامۆسایان و فەرمانبەرانە هیوادارین داوا ڕەواکانیان بە زووترین کات بەجێ بگەێنرێ. دەستان خۆش محەممەد عوسمان شاری مانچستەر.